لێرە بەر لە هەموو شتێک پێویستە نیشانە زیندەگیەکانی نەخۆشەکە وەربگیرن. دڵنیا ببنەوە لەوەی دەتوانێت بەرگەی ئامادەکاریەکان بگرێت. هەموو شتێک باشە و نەخۆشەکە ئامادەیە بۆ ئەوەی قۆناخەکانی دیکە ببڕێت. هێمن دەرمانەکە ئامادە دەکات. ئێستاکە ئەو بڕە مادە تشک دەرەی کە لە بۆ نەخۆشەکەماندا نابوو لە نەخۆشەکەی دەدەین. لێرەوە مادە تشک دەرەکە لەناو ئەو پارچە قوڕقوشمەیە کە لێ ناگەڕێ مادە تشک دەرەکە بەو کەسانە بکەوی کە ئیشی لەسەر دەکەن. وەروە ئەوی پێشم بە هەمان شکە و جامێکی قوڕقوشمیە کە دەتوانم تێدا ببینم بەڵام تیشکەکەم پێ ناکەوی. لێرە ئەو نەخۆشی کە چێشمان کرد 70 کیلۆگرام بوو. ئێستا من 10 ملی کوری لەو مادەیە دەردەیم و لە بۆ نەخۆشەکە حازری دەکەم. کەرەستە و ئامێرەکانی ئێرە لە قوڕقوشم دروستکراوە. ئەمە لەبەر ئەوەیە مامەڵە لەگەڵ مادەیەکی تیشکا وەردەکرێت. ئەو دەرزەی حازرمان کرد لێرە دەیبین لە بۆ ئەو نەخۆشەی کە لە ژوورەکە چاوەڕێمان دەکات. نەخۆشەکە ئێستا چاوەڕێم دەکات لەو ژوورە. ئەو کاتت باش. ئێستاکە ئەو دەرزێک کە ئامادەمان کردیە لە بۆ ئەو نەخۆشە بەڕێزە بەکاری دێنی. بەکارهێنانی دووەمی پێت سیتی سکان لە شێرپەنجە ئەوەیە کە مەرحەلەی نەخۆشەکە تەحدید بکەیت. بۆ نمونە پاشەوەی کە نەخۆشەکە گرێشی هەبوو، بۆ نمونە لە مەمە گرێشی هەبوو، بە زەڕع سابت کراکە ئەو شێرپەنجەیە. مەرحەلەی دوم ئەوەیە کە بزانین ئایا مەرحەلەی شێرپەنجەکە چییە؟ ئایا مەرحەلە یەکە، دووە، سێ یان چارە؟ لەبەر چش زەروریە بزانین چونکە طریقەی عیلاجەکەی زۆر ئەگۆڕێ. بەکارهێنانی سێمی پێت سیتی سکان لە شێرپەنجە ئەوەیە کە بزانین ئایا چەند ئیسفادەی لە عیلاجەکە کردیە کە درایتێ. بەکارهێنانی چوارەمی پێت سیتی سکان لە شێرپەنجە ئەوەیە کە هەڵسەنگاندنی ئەوەی کە ئایا نەخۆشەکە گەڕایتەوە یان نا. پاشان قۆناخە چارەن و سازەکە دێت. قۆناخی چوونە نێو ئامێرە پزیشکیە دەگمەنەکە پێت سیتی سکان. ئەوە جیازی پێت سیتیە. جیازی پێت سیتی لە دوو بەش پێکاتەوە، بەشی پێشەوەی سیتی و بەشی پشتەوەی پێت. ئێستا نەخۆشەکە دێ لەسەر جیازەکە پاڵ دەداتەوە. یەک لە مێریکڵ ئەسیستانتەکان یا دەرە پزیشکەکان یارمەتی نەخۆشەکە دەدەن کە لە پزیشنەکەی خۆی دابنیشی واروەها دەیبەنە ناو جیهازەکە بەو شوێنەی کە بەو لێزەرانە بۆی دیاری کراوە. نەخۆشەکە تقریباً 15 تا 30 دقە لە ناو جیهازەکە دەمینێتەوە. دەتوانێت بە ئیسراحەت خۆی هەناسە بدە. وەروەها بەس جوولە نابی، هەناسەی ئەتیادی دەتوانێت چاوی بجوولێنی دەی و کاتۆ دابخە بێ مشکلە. دەستیشی عادەتەن بەو شکلەدا دەندرێ. دەستی نەخۆشەکە بەو شکلەدا دەندرێتە پشتەوە هەتاکو بتوانین بە ئاسانی هەموو لیمفنۆدەکانی ناودسمی نەخۆشەکە، لیمفەگرەکانی ناودسمی نەخۆشەکە بە ئاسانی دیار بکەوی. کە نەخۆشەکە هاتە ژوورێ، جیهازەکە خۆی زۆر بە دیقەتە لێزەری لەسەر دەستنیشان کراوە کە پێمان دەڵێ شوێنی نەخۆشەکە چۆن دیاری بکەین، وەروەها چ شوێنێک، وەروەها دانای نەخۆشەکە بە گوێرەی درێژی نەخۆشەکە، وەروەها وەیتی نەخۆشەکە دەگۆڕێ. ئێستا ئەمە نەخۆشەکە تعلیماتی کاملمەنداتێ لە ژوورێ، وەروەها لێرەش پێی دەڵێنەوە کە چ بکە. دوای ئەوە نەخۆشەکە لێرە بەجێدەرێن و دەچینە دەرێ. نەخۆشەکە خۆی بەتەنیا دەمینێتەوە، بەڵام کامیرەمان لێرە و لە پشتەوەشەیە ئاگامان لە نەخۆشەکە دەبێت. فەرموو بڕۆین. ئیدی کاتی ئەوەیە لەو دی و جامەکە بڕیاری ناردنی تیشکەکە بدرێت و جێبەجێ بکرێت. لێرە چاودێری باری تەندروستی و دەرونی نەخۆشەکە دەکرێت. هاوکاتیش تیشکەکە کاری خۆی دەکات و نەخۆشەکە دەپشکنێت. کاری هەمووان لێرە تەواو دەبێت و ئەنجامەکە دەنێرن بۆ پزیشکێکی پسپۆڕی بوارەکە. ئەم پزیشکە دوای خوێندنی کۆلێژی پزیشکی پسپۆڕیەتیەکەی لە تیشکزانی بەدەستهێناوە.
پاشان پسپۆڕیەتی وردی لە دەستیشان کردنی تیشکی شێرپەنجە چڕ کردووەتەوە. ئەوە نمونەیەکی پێچیتیە کردومانە بۆ نەخۆشە گرەیەکی هەبووە لەسەر سنگی لە دەستە ڕاستی. ئەو پێچیتە نیشانی داوە کە ئەو گرەیە سەرەتان بووە. لێرە ئەگەر نمونەکە تەماشاکەی لێرەیە حەجمەکەی دەرکەوتووە تقریبان 3 سانتیمە. لێرە زۆر بە جوانی نیشاندرایە و ڕەنگە مولەوەنە لێرە دیارە. لەگەڵ ئەوەیشە نیشاندرایە کە غودە لیمفاوی هەیە، ئەو غودە لیمفاویانە سەرەتانی تێدایە، یەکیان لێرەیە و بەس ئەوەندەیە جسمی باقی جسمی هیچ نەخۆشی تێدا نییە. ئەویش مانایەوەی ستێجی ئەو سەرەتانە کەمە، احتیمالە عیلاجی هەبێ بە جەراح عملیات و کیمیاوی و ئەشیعی تشک احتیمالێکی زۆرەیە چاک بێت.